لە ماوەی دوومانگی ڕابردووەمە دووەم جارەکە بە زمانی کوردی لەژێر ناونیشانێکی کوردیا پێشانگای کوردی بکرێتەوەوانێ ئەمە مای خۆشحاڵی ئەمە گەورەیە بەڕاستی هزار بار و هزار کەڕ سپاس و ستایشی خوای گەورەی گەورەکە و دوایی سەڵات و سەلام بێ لەسەر حەزرەتی نازدار و خۆشەویستمان دەستخۆشی لە دامەزرێنان و مندانی ئەم پێشانگایانە کەین خوای گەورە لەشیان ساغکە ئیشەڵڵا کە بەڕاستی شانیان داوەتە بەرکارێکی زۆر گرنگ کە ئەویش ڕۆشنبیریە جێی خۆشحاڵیە کە لە نێوان دە جار یان 20 جار کە فیستیڤاڵ و پێشانگای زیایە و ناپێویست ئەکرێت بە ناوی کللتوریەوانێ یەک جاریش بە پێشانگایەکی لەم شێوە بکرێکە لەژێر ناونیشانێکی کوردی لەژێر ناونیشانێکی ڕۆشنبیریە کە کۆی بیر و ڕاجیاوازەکان و کۆی کتێبە جیاوازەکان و ناونیشانە جیاوازەکانی لە یەک شوێناکۆ کردوتەوانێ تاوەکو خەڵک بەرەو ڕۆشنبیری هەنگاو بنێن و لەژێر چەتری ڕۆشنبیریە و لەژێر چەتری خوێندنەوەیە کاتوانین بەڕاستی پێگە و کللتور و چاندی خۆمان بە قەوەتکەین و بیر و ڕای و کردداری خۆمان بەرینە دەرەوەی وڵات و بەنسبەت نرخەکانەوانێ وەکوە زانن عادەتەن چینی خوێنەر زیاتر چینێکن کە چینێکی بازرگانین یان با بڵێن کەمترەوانی کە خەریکی شۆڵ و خەریکی کارکردن و بازرگانی کەمتر فریایکی خوێندنەوەکەون بۆیە عاتەن پاری بازرگانان و دەوڵەمەندان بۆ شتانی ترە ڕوا بەڵام مەبەستەکەم خلاصەوەیە کە خوێنەر عاتەن پارێک و سەرمایەکی ئۆتۆی زۆری لەبەر دەست نییە کە بتوانێت بەردەوام کتێب گەلێکی زۆر بکڕێ بۆیە ئەم پێشانگانە دەرفەتێکی زۆر باشن سەرڕای ئەوەی کە داشکاندنێکی باشەیە لەسەر کتێبەکان کۆکراوەی هەیە لە کتێبەکانەوەتە من لە ڕۆژێکا بتوانم ئۆپەری سەردانی یەک ناوەند بکەم لە ناو بازاڕی سلێمانی یان لە هەولێر یان لە شارەکانی تر بەڵام لە شوێنێکی ئاواکە کۆی ناوەندەکان و بڵاوکراوەکانی لێیە ئەتوانم لە ڕۆژێکا بە داشکاندنەوەنە شتێکی زۆر باشە. بەوە کۆتایی بە قسەگەشتیەکان مێنی گوێ لە ئێوەبیین و حەزەکەن لەگەڵ کاریاسی ناگەشتەکە خۆشحاڵە. پێشانگای یەکەم پێشانگای کتێبی کوردیە پێشتر پێشانگای نێودەوڵەتیمان هەبوو هەموو دەستگاکانی هەشوار پارچە هاتن دەستگای بیانۆ هاتن دەستگای عەرەبیەکان هاتن و دەستگای ئینگلیزی و تورکی و تا دوایی بەڵام پێشانگایە کە تایبەتە بە کتێبی کوردی خۆشبەختانە یەکەم ئەزمون لە هەولێر کرا ئەمە دووەم ئەزمونە لە سلێمانی و هەڵبەتە پێشانگاوەکو و جەژنێکی بچکۆلی خوێنەران و نووسەران و وەرگێڕان وایە لێرە یەکتری بینین کتێبی نوێ بڵاوەکەینەوە کتێبی نوێ بە واژووی نووسەرەکانەوە تا دوایی هەموو دەستگاکان داشکانی 130 بۆ چلیان کردووە بەڵام یەک باس هەیە ڕەنگە لە پێشانگایەکانی داهاتوە دەرکەوێ بە بۆنەی ئەم دۆخی ئێستەی ئێرانەوە بە تایبەتی ئەو مۆزوعی ئەم جەنگە لەگەڵ ئەمریکایە نرخی هەموو شتێک لە ئێران گران بووە هەڵبەتە دەستگاکانی باشووریش بەشێکی زۆری کتێبەکانیان کە ئەڵێم زۆر ینی بەشێکی زۆری کتێبەکانیان لە ڕۆژهەڵات چاپەکەن لە ئێران چاپەکەن لە تاران یەک دوو چاپخانە هەن لە تاران و لە ڕۆژهەڵات نرخیان زۆر گران بووە نرخی وەرەقە و پلێت و شتانە گران بووە بە هیوام کاریگەری زۆر نەبێت لەسەر کتێب بەڵام تا ئێستا کاریگەریەکانی بە کەمی دەرکەوتووە کە نرخی کتێب زیاد بووە.